ئەو خاڵە سەرەکی بەدوای تێپەڕکردنی بودجەی ساڵی 2021 و ڕێککەوتنی نێوان هەرێم و بەغداوە لە دۆخی سیاسی کوردستاندا هاتووەتە پێشەوە. جوڵە دیبلۆماسیەکانی سەرۆکی هەرێم نەچیرەڤان بارزانیە، بەتایبەتیش بەدوای تێپەڕکردنی بودجە و ڕێککەوتنەکەی نێوان هەرێم و بەغدا، سەرۆکی هەرێم لەسەر داوای ماکرۆن سەفەری فەڕەنسای کرد. هەر بەدوای گەڕانەوەشی بۆ هەرێم لەگەڵ نوێنەرانی لایەنە سیاسیەکان کۆبەوە، پاشان سەردانی بەغدای کرد و کەوتە بەستنی دیداری جیاجیای لایەنە سیاسیەکانی عێراق و هەروەها لەگەڵ کازمی سەرۆک وەزیرانی حکوومەتی عێراق و دواتریش لەگەڵ بەرهەم ساڵح سەرۆک کۆماردا کۆبەوە. بێگومان ئەم سەردان و کۆبوونەوانە بێئامانجی نییە و بەدڵنیاییەوە کاریگەریان لەسەر دۆخی سیاسی کوردستان دەبێت. ئازیزان، بۆ قسە و باسکردن لەسەر ئەم بابەتە گفتوگویەکە هەین لەگەڵ عوسمانی حاجی مارەف، سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان. عوسمانی حاجی مارەف، ئەم کاتت باش. بەڕای ئێوە ئەم هەموو سەردان و کۆبوونەوانی نێچیرەوان بارزانی چ ئامانجێکی سیاسی لە پشتەوەیە و ڕۆڵی فەڕەنسا لە بەرگەرخستنی سەرۆکی هەرێمدا چۆنە بینن؟ ئایا ئاڵوگۆڕێک لە سیاسەتی پارتیدا بەرامبەر بە لایەنەکان لە ناوخۆی هەرێما و هەم بەرامبەر بە عێراق گۆڕانێکی بەسەردا هاتووە؟ فەرموو. زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆ پەیوەندیەکەت. هەڵبەتە ئەمی کە گەشتوە بارزانی یا ئەم پەیوەندیانەی کە ئەم ئەخیرانەیە حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغا ئەو ڕابطانەی کە لەبینی یەکا ئەنجامیاندا و ماوەیەکی زۆری خایان هەموو ئاگاداری کە مەسەلەکەەوە نەبوو کە لە شەو ڕۆژێکا و کێشەکانی نێوانیان دانیشن بە حەلگاوە بۆچوی من کە ئەسڵی کێشەکانیش بە قوتی خۆی و بە حەل نەبوونی مەسەلەکان باقی ماوە تۆ تەنها مەسەلەیە کە ڕێکەوتن لەسەری بودجێژە تا کە چەندها جێگای ڕەخنە تا ناوخۆیانە ناڕازێتی و ناڕازایەتی و ڕەخنە و بۆچوونی جیاوازیان لەسەری وەڵام جۆرێک ناچاری ئەوەی کە گەشتنەوەی کە بڵێن بە شتێک ڕازی بن تەرەفین ئیتفاقن لەسەر مەسەلەیەک، بەڵام دوای ئەویش زیارەتەکانی نشوە بازانی بۆ بەغا و بۆ لای سەرۆک هەرێم ئەنجامی ئەو ڕێکەوتنەیە کە وەکوتم ڕێکەوتنێکە محتەواکەی یا ئەخیرەکەی بەرەوچۆڕە هەرشە نادیار ماوەتەوە وەکو هەموو ئەو ڕێکەوتنی چەند ساڵی پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و بەغا کە تا ئێستا کێشەکانیان بەپی تەوازن خۆیان بەپی ئەوزاعی سیاسی بەپی قەیرانەکەتیایەتی بە خۆتی خۆی کێشەکانیان ماوە. ئەم زیارەتی ئەو اتفاقاتانی کە خوات تاالبانی واژووی کردبیان ڕێکەوتێت لەگەڵ ئەوانە نەگەشتە ئەنجام بڵێن کێشەکانی نێوان ئاڵوگۆڕێکی جدی لە پەیوەندی نێوان بەغا و هەرێما بە ئەنجام گەیان بێت، بەڵکو کێشەکانیان لەسەر ئەو ناوچە کێشە لەسەرەکان لەسەر مەسەری پێشمەرگە لەسەر مەسەری هەتا بودجە لەسەردانی موچە لەسەر چەندها لەسەر سنوورەکان لەسەر قاچاقچێتی لەسەر ڕابطە بنەوتەوە هەر هەمووی ئەما ئەگەری دیە هەمووی ئەگەر ئەوە بک وابێ ئەگەر ئەمە نەکاوابێ ئەنی هەمووی ڕاستە ڕایانگەیان و اتفاقێکە بە ئەنجام گەیشتووە، بەڵام بۆچی من کێشەکانە خۆی ماوە ئەم زیارەتەی ئەم چوونەی نیشتیان بازانی پەیوەندی بەو ڕێکەوتنەوە بووە کە بە جۆرێک پارتی زۆرتر بەلای بە کێشەکە بەلای خۆیان ڕاکێشێ بڵێن بەسەلەکە یا بەژۆندی ئەو واقعەتی ڕێکەوتنە بە قازانجی پارتی بکێشێتەوە و نەگەڕووی کە تەنها بڵین سەرۆکی هەرێمە بەڵکۆی کە وەکو بەش تەرەفێکی ئەساسی لەو کێشانەیە یا تەرەفێکی ڕێکەوتن لەو کێشانەیە کە پارتی تەرەفی ئەساسی و هێزی ئەساسیە لە واقعەتی کوردستان و حاکمیەتی کوردستانە هەر بۆ معنایە نیسبە بازایی مەطرحەکە هەم لەگەڵ فەڕەنسا هەم لەگەڵ سەرۆکی هەرێم هەم لەگەڵ سەرۆک کۆمارە هەم لەگەڵ سەرۆک وەزیرانە لەگەڵ کازمی لەگەڵ ئەوانە بە ئیتفاقات دانیشتوو جۆرێک دیبلۆماسیەت بەخاژن، بەڵام ئەوەی کە قەیرانێکی سیاسی قەیرانێکی ئابووری یا هەلومەرجێکی ناجێگیری سیاسی کە لە ناوچەکەی هەیە لە عێراقا لە کوردستانە کە نە دەوڵەتدا ئامەزرێەوە نە وەزعی ڕۆتین بچێ بڕێەوە منە ئابووریەکی سەقامگیر لە عێراقا کە لە بەرژۆندی دانیشتوانی هاوڵاتیانی عێراق و کوردستان بێ هیچێکێ لەمانە جێ نەکەوتەوە جێژ ناکەێت بە وجودی ئەم هێزە سیاسیان ئەم هێزە سیاسیانە وەکۆمان ئاشکرایان و هەموو کەس تعریفێکە کە هێزی میلیشیان هێزی دامەزرێنی دەوڵەت نین هێزی دامەزرێنی ئیداری کۆمەلگە نین جۆرێک
سەودا و مامەڵی نێوان هێزە سیاسیەکانە ئەنی مامەڵەیەکە کە پارتی لەگەڵ حکومەتەکە مامەڵەیەکە کێشێتی لەگەڵ پارتیاگەنە تەوافقێک هەموو هێزە میلیشیانە بەپی قۆناغی دیاریکراوە یا بەپی زروفی معەن یا بەپی چەند ساڵ لە هەر ساڵ و کێشەیەک بە جۆرێک ئەکەون اتفاقاتێکە تەوازن خوا بمانایەک هاوسەنگی هێزی نێوان ئەمێ سیاسیانە ئەو ڕێکەوتنانە بۆ دیاریکات ئەو هەنگاوێکە مەسەڵەن بڵێن لە بەغاوە زیاتر ئاڵوگۆڕێکە لە پەیوەند بە ئێران و ئاڵوگۆر لە پێوەند بە ئەمریکاوە زەختێ بخاتە سەر پارتی زەختی قشار بخاتە سەر پارتی هەتا لە ڕێی پەیوەندی بە تورکیاوە جۆرێک ئەم اتفاقات درێژەی کێشا کە هەموو شوانەکانمان لەیەکە مودەیەکی زۆر بوو کە خۆیان و خەڵکی لە چاڕوانی ئەو ڕێکەوتنیابوون و ڕێکەوتنەکەش وەکو وتم هەموو شتێکی نەگەیانەوە بە ئەنجام و هیچ کاتیش ناتوانێت هەموو کێشەکان بگەێنێ بە ئەنجام و وەکو واقعی خۆی مێنێتەوە و هەموو هێزە سیاسەکان ڕازی نین هەتا خودی پارتی پێوانەیە کە ئەمی پێ کامل بێکە هەتا بەحساب ئەمە دەرگایەکە کراوەتەوە بۆ حەلی کێشەکانی تر کردنەوەی دەرگانی هەروکە خۆیان ئەڵێن ئەمەکردنەوەی دەرگایەکە ئەنی کێشەکانیان چارەسەر نەبووە ئەو ڕابطە دیبلۆماسیەشی لەو ئاستەیە یەکەم ئەوەیە کە بڵین ئەم اتفاقاتانە نەبوو خۆیان وەزێکی سەقامگیری سیاسی و حەلی ئەو قەیرانە سیاسی و ئابوورێ لە ناوچەکەی حالەکە تا بۆ خۆیان دووەم کێشەکان چارەسەرە بێ و هیچ پەیوەندیی بە گوزەران و ژیانی خەڵکەوە هەیە ئەمە واقعەتی ئەم ڕێکەوتن و باشە هاوڕە عوسمان ئاکری ئەم سەردان و کۆبوونەوانەی سەرۆکی هەرێم بە دەستپێکی گۆڕانکاری لە دۆخی سیاسی هەرێمی کوردستاندا سیر بکرێ بە تایبەتی دوای ڕێکەوتنەکەی نێوان هەرێم و بەغا یان ئەم هەنگاوانەی نێوان بارزانی زیاتر پەیوەندی بە هەڵبژاردنەکانی داهاتووی عێراقەوە هەیە من دەکو لە قسەکانی پێشتر ئیشارەم پێکەرگە پێویستکە دووبارەکەمەوە وتم بۆیتیشتەوەی کە هەم وەزی کوردستان هەم وەزی عێراق ناجێگیریکی سیاسی گێژاوی سیاسی ئەمە واقعیتێکە خەیرانی سیاسی خەیرانی ئابووری ئەمانە واقعیتێکن مەسەڵەن وجودی هێزی میلیشیا وجودی مەسەنبوونی قاچاقچێتی بەنەوت بازرگانی بەنەوت وەش تەوازنخوای هێزە سیاسەکان هاوسەنگی هێزە سیاسەکان ئەمانە هەمووی واقعیتێکن لە ڕابطەی بینی هەرێم و بەغایا دەورە بینێ و ئەم کێشانەوتم نەچارەسەرە بن نەچارەسەرەکرێ بە حزوری ئەم هێزە سیاسیانە ئیمکان نیە ببێ ئاڵوگۆڕێکە ئەگەر باسیکەین دەستکەوت بێ لە وەزی عێراق کوردستانە نەمانی ئەم هێزە سیاسیانەیە وەلانانی ئەم هێزە سیاسیانەیە ئەوە ئاڵوگۆڕ لە پێوەی کە مەسەڵەن ئەمان ئەمڕۆ لە سەر شتێ ڕێکەون ئەم ڕێکەوتنانە هیچی زامن نییە بە هەر جۆرە ڕێکەوتبن ڕەنگە 6 مایکەوە ئەو ئیتفاقەتە بە پێی ئاڵوگۆڕ لە تەوازن خوایە هێزە سیاسەکانە اتفاقاتێکی کە بێتە پێشەوە یەکێتی نیشتمانی تۆزێ مەسەڵەن بۆ نمونە لەم دەورەیە لەسەر مەسەلەی سەربەخۆی لەسەر مەسەلەی لامەرکەزیەت سەربەخۆی ناوچەی سەوز ئەو تا مەسەن لیژنەکەی حەڵ کردوێت بانجارێک کە بارزیەکەنەوە ینی هەم لەگەڵ لەسەر ئەو مەسەلەی بەپێی ئاڵوگۆڕە لە تەوازن خوای یەکێتی نیشتمانی پەیوەندی بە ئێرانەوە مەسەلەی تر بێنێتە پێشەوە جەمعی شیعەکان لە بەغا هێزە سیاسەکان لەوێژ بە پیارێکەوە مەسەڵەن سەدر بە جۆرێ مالیکیوان بە جۆرێ جەمعیچکە بە جۆرێکی کە بۆی کە تاگەنە ئیتفاقێک لەسەروی لەگەڵ نێوان ئەمێزە سیاسیانە ڕێکەون هزار هێنان و بردنی دیایە و هزار ئەماو ئەگەری دیایە و هزار جۆرەها شتی ژێربەژێر و نامەعلوم و تاڵان بڕۆ و دەست بە سەراگرتنی سەرسامانی عێراق و کوردستان و ئەمە واقعیتەکە ئیتفاقی نێوان هێزە سیاسەکانە بە پێی تەوازن خۆیان کەوتم لەبەر ئەوە هیچ زەمانەت نییە بۆ سەقامگیری عێراق بۆ سەقامگیری لە کوردستانە یا کۆتاییهێنان بە گێژاوە سیاسی کە 30 ساڵە دانیشتوانی کوردستان تیاژی و لە 2006ەوە کە کۆمەڵگەی عێراق تیاژی تەنها ڕێگایەک کە کۆتایی بەم هەلومەرجە بێ کۆتایی بە خەیرانی سیاسی بێ کۆتایی بە گێژاوی سیاسی بێ کۆتاییهێنانە بەم هێزە سیاسیانە بە حەلکردنی هێزی میلیشیا کۆتاییهێنانی ئەم هێزە سیاسیانەی کە عێراقیان دابش کردووە لەسەر ئەساسی طائفە قەوم مەذهب و لەسەر ئەساسی مەصالحی هێزی سیاسی جیاواز ئەمە واقعیتەکەیەتی واقعیتی ئیتفاقی ئەم هێزە سیاسیانە مامەڵی بینی خۆیانە لە هەر ئاڵوگۆڕەکە لە هەر ئاڵوگۆڕ لە تەوازن خۆی هێزە سیاسیانەیە شتیکە دێتە پێشەوە
ئەمە مامەڵە و کێشی خۆیانە مامەڵی هەمووشی بۆ بە کاریسە و مەسات بۆ دانیشتوانی عێراق بۆ دانیشتوانی کوردستان کە ئیمکان نییە بە وجودی ئەمێزە سیاسیانە هیچ جۆرێک یا بە هیچ مانایەک ئیستیقرالی سیاسی بڵێن ئەتوانین لە عێراقا دەستەبەرەوێ یاخو مەسەن لە کوردستانە دەستەبەرەوێ ئەزای چۆن مەسە سێریکە حتا یەکێتی و پارتی بۆ خۆیان بە هەر ئیتفاقیەکەن بەش ڕێکەوتنێک ئەگەن بەڵام هیچ معلوم نێ ناتوانێت یەک دەسەڵاتی دامەزێ مەسەن یەک ئیدارەی دامەزێ هەمووی شکلین هەڵبەتە ئەم وەکو خۆشە ئیشارە پێە ئێستا ئەزانم بەسەلەیەکێ انتخاباتە هەم بۆ عێراق و هەم نازم بۆ کوردستانکە دەست پێکە بەڵام ئەم مانەش مانۆرێکن بەڵام ئەسڵی مشکلەوە کە انتخابات ئایا بۆ خۆی ئەتوانن تێپەڕێنن ئەتوانن ببێنە سەر ممکنە بە جۆرێک بەش لەباری شکلیەوە ئاخر انتخابات کە کراوە لە عێراق لە ساسی پێ بەژایی نەکردووە و ئێستا ئەو نەفرەتەی هەیە ئەو ئەترازەی هەیە ئەو ناڕزایەتی کە خەڵک لە هەمویان یەکە و هیچ لەمانی بەدڵنیە من پێم وایە زۆر زیاتر لەو لە ساسی پێنج بەشداری خێن انتخابات شتێکی شکڵێ بێ بە هەر جۆرە ئیدعاک بە هەر جۆرە مانۆرێکی سیاسی کە بیکەن بە هەر جۆرە اتفاقاتێک کە ڕایگەێنن بە هەر جۆرەوەی کە خەڵکە خەنە چاوەڕوانیەوە وەزی کێشەکانی نێوان هەرێم و بەغا حەلەبێ یا کێشەکانی نێوان سیاسەکان حەلەبێ بەڵام من پێم وانە ئەو ئەترازە بەخۆتی کە لە شارەکانی جنوب بەغا هەیە و ئەو ناڕزاتی خەڵکە ئەڵێ دەسەڵاتی کوردی ئەبێ بڕوا جگەل لە سەقامی سیاسی بتوانن هەڵبژاردنێکی هەڵبژاردنێکە حتا لەباری شکلەوە جێگای نیشاندانی جێگایەوە کە جێگیری گەژاوە سیاسی حەلەبێ بەڕێ من لێسۆ من ئەوە ڕاگەێنم کە یەکەم ئینتخابەکە بەجیاوی فاشلە و داواژەکەم هیچ کەسێ فری نەخوا بە مانۆرە سیاسی و بە اتفاقاتی کە مێزە سیاسیەکەن هیچ کەس بەشداری نەکات لە انتخابەیە کە بێتە زەربەیەکی گەورە بۆ مێزە سیاسیانە من پێم وایە کە ئەزانم جەماوەری عێراق جەماوەری کوردستان زۆر تووڕەن لە مێزە سیاسیانە و پێم وانێ کە عثمان لە جەرگەی ئەم سەردان و کۆبوونەوەی سەرۆکی هەرێمە هەمووان باس لە ڕۆستنەوەی ماڵی کورد و یەکریزی لایەنەکانەکەن پەیامەکانی پشتی ئەم جۆرە دەربڕینانە ڕویان لە چیە و سەرنجام دۆخی هەرێم لە ڕوانگەی خەڵکی ناڕازیەوە بەرەو کوێ ڕوات ئەم پەیامانە تازەنین ئەوەتی 30 ساڵە یەکێتی و پارتی دەسەڵاتی سیاسیان و هەروە ئەوێزە سیاسانی کە بە دەوریانەوەن لە گۆڕان لە ئیسلامیەکان هەمیشە باسیەوەکەن یەکریزی ماڵی کورد یەکریزی ماڵی کورد یەکریزی ماڵی کورد بۆ بە گاڵتەجار بۆ مەحزەلە بۆی کە وە هیچ بنەمایەکی نییە چکە ئەمانە هێزی میلیشیان هەر هێزێک تاڵانچین ئەمانە داگیرکەرن ئەمانە پابندن بە بەژۆندی وڵاتانی ترەوە لەبەرەوە ئیمکان نییە بە هیچ جۆرێک چەند جارێکە لە مخابلە و لە قسەی ترا یا لە تەسریحاتە باسی کورۆکە نابێت هیچ ئومێدە هەبێ بۆوانی ئەم هێزە سیاسیانە ئەتوان یەکگرتن بە معنای کە جێگیری سیاسی لە کوردستانە دابەزرێ و هەتا ئەگەریشیش بگرن لەو فەرزای کە ناگیرن چه ئاڵوگۆڕە لە ژیانی خەڵکاکەن هیچ ئاڵوگۆڕ ژیانی خەڵکا ناکەن مثلا اتفاقی استراتیژیان بووە حکومەتی بنکە فراوانیان بووە ڕێکەون لەسەرەوەی کە لە پەرلەمانە هەر کەس حسی خۆی هەیە بەڵام هەموو شەریکن لە جەردەیی و دزی و تاڵانی بەڵام لە هەمان کاتشا من ئەوە تەئکید دەکەم کە ڕێکەوتن یەکریزی ئەم هێزە سیاسیانە یەکریزی کە نایەن ماڵی کورد شتێکی مەحاڵە و ئیمکانی نییە و نابێت لە هەر جۆرە ئیتفاقاتێکا لەگەڵ هەر وڵاتی شکای بکەن ئەوان مەسەرەن یەکەم هێزی میلیشیا و عێراق و کوردستان تەقسیم کردووە و دوو هەر هێزێکی میلیشیا لەوانە پابندە بە بەرژۆندی وڵاتانی دراوسێ ناوچەکە یاخو بەسەرەن وڵاتی پرالەکە وڵاتە زلێزەکان هەرێک بۆ ساحەتی لەگەڵ چێشمەکێشی وڵاتێکی تر هەیە وڵاتانی تر هەیە ئەمە واقعیەتە مێزە سیاسیانەیە لەبەرەوە من پەیامەکەم بۆ خەڵک نێ خەڵکە لیان تووڕێ و خەڵک ئەم دەساتە بڕوخێنێ بەڵام بۆ ئەو ئەندام و کە دۆستانەی کە لەگەڵی پارتی وێچێتی و گۆڕان ئیسلامیەکانە کۆبنەوە ئەم یەکریزی ماڵی کوردە گاڵتە جاڕێ ئەمە بخەنە مێشتیانەوە بخەنە واقعیەتەوە کە ئیمکانی نێشتیوان نابێ و لە خەیاڵی وایە نەژین و هەتا ئەگەر مەسەلەن بڵێن ڕێکیشکەون لەسەر ئەساسی بەرژەوەندی تەوازنخوای هێزە سیاسەکانە هیچ پەیوەندیی بە ژیان و گودرانی خەڵکەوە نییە